لە کاتێکدا کە شەپۆلی پێنجەمی کۆرۆنا لە ئێران لە تەشەنەکردندایە، ڕێوڕەسمەکانی محەڕەمی ئەم ساڵ بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و جیاواز لە هەموو ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو. وەزارەتی تەندروستی ئێران بۆ ئەم مەبەستە کۆمەڵێک ڕێنمایی تایبەتی ڕاگەیاند کە بەڕێوە نەچوونی هیچ جۆرە ڕێوڕەسمێک لە شوێنی داخرا و پابەندبوون بە پرۆتۆکۆلە تەندروستیەکان بەشێک لەو داواکاریانە بوو. هەروەها ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانیش ڕایگەیاند وێڕای بەڕێوەچوون و گرنگیدان بە ڕێوڕەسمەکانی محەڕەم ئەبێت خەڵک بە تەواوی پابەندی ڕێنماییەکان بن و کەس بۆی نییە سەرپێچی بکات. ڕاگەیاندنە فەرمیەکان و ناوەندە ئاینیەکانیش داوایان لە خەڵک کردبوو کە تا ئەو شوێنەی پێیان ئەکرێت ڕێوڕەسمەکانی محەڕەم لە ماڵەکانیان بەڕێوە ببن تاوەکو تەندروستی خۆیان و هاوڵاتیانی دیکە نەخرێتە مەترسیەوە. تفاوت امسال با سالهای پیش اینه که مردمون عشق اعضای امام حسین جیازی ئەمساڵ لەگەڵ ساڵی ڕابردوو ئەوەیە خەڵک گوێڕای ئەوەی عەشق و خۆشەویستی ئیمام حوسێن لە دڵیان نایە، بەڵام بەهۆی بارودۆخی کۆرۆنا و گرنگیان بە مافی ئەوانی تر و حەقولناس کە لە ڕووی ئاینیەوە نابێ ببنەوەی دروستبوونی کێشە و گرفت بۆ خەڵکانی تر ڕێوڕەسمەکانیان بەو شێوەیە بەڕێوە بردووە. من خۆم لە ڕۆژانی ڕابردووە لە ماڵەوە ڕێوڕەسمەکانم بەڕێوە ئەبرد، بەڵام ئەمڕۆ دڵم نەهاونەیەم و بەڕەچاوکردنی مەودای کۆمەڵایەتی و فرمێسک ئەڕێژم و عەشق و خۆشەویستی خۆم بۆ ئیمام حوسێن نیشان. به هر حال اون عشق دلمو نشون بدم به امام حسین. ڕۆژی عاشوراش وەکو گرنگترین بۆنەی محەڕەم لە تارانی پایتەخت و شوێنەکانی دیکەی ئێران جیاوازتر لە هەمیشە بەڕێوە چوو. تفاوت دهه محرم امسال با توجه به مریضی کرونا ڕاستیەکەی ئەوەیە ئەمساڵ کۆرۆناوای کرد کە خەڵک زۆر پابندی ڕێنماییەکان بن و زۆر کۆ نەبنەوە، بەڵام بەڕای من شکۆی ساڵانی ڕابردووی هەیە. مردم سعی میکنن یه مقدار رعایت کنن، یه مقدار زیاد زن نشن. بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی محەڕەم و بەتایبەت لە ڕۆژانی تاسوعا و عاشورا ئەزموونێکی گرنگ بوو بۆ ئێرانیەکان تاوەکو نەبێتە هۆی تەشەنەی زیاتری کۆرۆنا و بەپێی ئامارەکانی ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی ئێرانیش خەڵکی ئێران تا ڕادەیەکی باش پابەندی ڕێنماییەکان بوون و توانیویانە نمونەیەکی سەرکەوتوو تۆمار بکەن. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.